دەچینە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە نێو تۆڕە کۆمەڵایەتەکاندا و بابەتانی کە بۆ ئەمڕۆ بۆتان ئامادەکراوە بزانین چییە. یەکەم بابەت باس لە پۆستێکی ھیلاری کلینتن خانمی دیارە بێگومان بۆ خولێک خانمی یەکەمی ئەمریکا بوو، خێزانی بیل کلینتنە وەزیری دەرەوەی ئەمریکا بوو. پێشووتر کۆمەڵێک پۆستی جاجای هەبوو لە بەرامبەر ترامپیشدا، دیارە ڕکابەرێکی سەرسەختی دیموکراتەکان بوو بەرامبەر بە ترامپ خۆی کاندید کرد، بەڵام ترامپ هەڵبژاردنەکەی بردەوە. ھیلاری کلینتن لە فەیسبووکی خۆی پۆستێکی کردووە، ئەڵێ مای شانازیمە دەبم بە بەشێک لە دەرخستنی چیرۆکی کچانی شەڕڤان، بە تایبەتی ئەمڕۆ کە یادی ڕزگارکردنی کۆبانیە. ئەو فیلمە لەسەر کچان و ژنانی شەڕڤانی کۆبانێ دەرکراوە. ھیلاری کلینتن خۆی و کچەکەی لە ساڵی 2020 کۆمپانیایەکان دروست کرد. کۆمپانیەکە بۆ بواری بەرهەمهێنانی تەلەڤیزۆنی، ئیتر بۆ بواری فیلمی دۆکیومنتاریە، بۆ فیلمە وە زنجیرە درامایە. ئێستاش دەیانوێت زنجیرە فیلمێک بەرھەم بێنن، بەڵام زنجیرە فیلمەکە پشت بە ناوەڕۆکی کتێبێک دەبەستێت کە هی نووسەرێکی ئەمریکیە، دەیانوێت پشتیوانی نووسەرەکە بەدەست بێنن. اینجا فیلمەکە دەستکەن بە وێنەگرتن و تۆمارکردنی فیلمەکە. لە ئێستاوە ئەم پۆستی کە کردو ھیلاری لە فەیسبووکی خۆیەوە هەزاران کەس چاوەڕوانی خۆیان بۆ بینی ئەو فیلمە خستۆتە ڕووکە لەسەر ئازایەتی کچان و ژنانی شەڕڤانە لە کۆبانێ. با بزانین چیرۆکی ئەم فیلمە لە چیەوە سەرچاوی گرتو و قسەکانی ھیلاری لەسەر ئەم بابەتە چییە؟ I'm Hillary Clinton. I'm Chelsea Clinton. And together we are the authors. 20-year-old Eflin loads rounds into her heavy. ھیلاری کلینتن هاوسەری بیل کلینتن و کێبڕکێشکاری کاندید بۆ پۆستی 45مین سەرۆکی ئەمریکا لە بەرامبەر ترامپ خۆی و کچەکەی دەیانەوێت کتێبی کچانی کۆبانێ ڕاپەڕین بوێری و دادپەروەری بکەنە زنجیرە فیلم کە ناوەڕۆکی کتێبەکە باس لە چیرۆکی کچە شەڕڤانەکانی کۆبانێ دەکات لە بەرامبەر داعش. ھیلاری کلینتن و کچەکەی لە ساڵی 2020 کۆمپانیای هیدن لایتیان بە دروست کردووە بۆ بەرهەمهێنانی تەلەڤیزۆنیە و فیلمە و هەروەها دۆکیومنتاریە. دەیانەوێت لە پێشینەی کارەکەیان مۆڵەتی کارکردن لەسەر ناوەڕۆکی کتێبی نووسەری کچانی کۆبانی ڕاپەڕین و بوێری و دادپەروەری بەدەست بێنە. ھیلاری کلینتن دەڵێت ئێمە ئەم کۆمپانیامان بنیادنا بۆ ئەوەی یادی ئەو پاڵەوانانە بکەینەوە کە گرنگیان پێنەدراوە. هیچ شتێکی لەوە گرنگتر نییە ئازایەتیان پیشانی هەموو جیان بدەین. ڕۆمانی کچانی کۆبانی چیرۆکی ڕاپەڕین بوێری و دادپەروەری لەلایەن نووسەری ئەمریکی گەیل تزماچ لێمۆنەوە نووسراوە، یەکێکە لەو 12 کتێبە پڕخوێنەرەی تۆڕی هەواڵی CNN. گەیل لە کتێبەکەیدا لەبارەی کچانی کۆبانی باس لە چیرۆکی شەڕەکانی کچان و ژنانی کۆبانی دەکات کە بە ناوی یەکینەکانی پاراستنی ژن یا پەژا کاتێک لە کۆبانیە ڕوبەڕووی داعش بوونەتەوە. ھیلاری کلینتن پێی وایە ئەو کتێبە یەکێکە لە کتێبە هەرە باشەکان کە دەرخەری ئازایەتی و بوێری ئەو کچانەیە کە شەڕ دەکەن لە پێناو دادپەروەری و یەکسانی. نووسەری کتێبەکە دوای سەدان کات ژمێر لە چاوپێکەوتن و راپۆرتی مەیدانی لەبارەی چۆنێتی شەڕکردنی یەکینەکانی پاراستنی ژن بەرامبەر داعش چیرۆکەکەی نووسیوە و پێی وایە دروستکردنی یەکەیەکی سەربازی تایبەت بە ژنان هەنگاوێکە نەک تەنها بۆ شکستێنان بە داعش بەڵکو فراوانکردنی بیرۆکەی یەکسانی ڕەگەزی جەندەریە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دیارە بێگومان ھیلاریش لە فەیسبووکی خۆیەوە ئەم هەواڵەی پشڕاست کردوێتەوە و نووسیوێتی مای شانازیە کە بتوانم یان دڵخۆشم کە هاوکاری ئەم جۆرە چیرۆکانە بکەم کە چیرۆکی ئازایەتی کچان و ژنانی شەڕڤان کورد دەرەخات بەرامبەر بە دەستی ترۆریستانی داعش. ئەگەر ئەم فیلمە بێگومان بەرھەم بهێنرێت دەبێتە دووەم فیلم کە لەسەر کچان و ژنانی یەپەژا بەرھەم دەهێنرێت کە توانیان بەرامبەر بە داعش بجەنگن و ئازایەتیانە ناو و ناوبانگی خۆیان لە جیهاندا دابڕشنەوە. The efforts to tell these stories. The collaboration between 71 and 39-year-old was at times. Thank you all for joining us this afternoon. A particular thank you to my mother who trekked across Midtown in what we all know is unenviable traffic. So I knew that my mom still wrote longhand, but I didn't quite realize what that would mean to collaborate. She would say کەواتە لە ئێستەوە بەشێکی زۆر لە بینەران چاوەڕوانی ئەوەن کە ئەم فیلمە
یان ئەم زنجیرە فیلمە بێگومان زنجیرەی فیلم دەبێ وەکو دەوترێ لە نێو کتێبەکەدا سەدان کاتژمێر چاوپێکەوتن کراوە لەگەڵ ئەو کچە شەڕوانانەدا ئەمە وا دەکات بە چەندین زنجیرە ئەم فیلمەش کۆتایی بێت لە ئێستەوە دڵنیامێمەش وەکو کورد چاوەڕوانی ئەوەین کە ئەم فیلمە ناوێکی تری کورد لە جیهاندا زیندوو ڕاگرێت.